لا بەردەم کۆشتی شینم لە کۆریا یارە و دەرگای سەرەکیەکە لە ئێستادا بۆتە شوێنی گەشتیاران لا ساڵی 2022 دوایین سەرۆک کە هەڵبژێردرا بڕیاریدا کە لەم شوێنە نەمێنێت و بچێتە وەزارەتی بەرگری نیشتیمانی کۆریا لەوێن دەرکارەکان ڕای بکە و کات بۆ نۆژەنکردنەوە بۆ چاکردنی ئەم شوێنە 38 میلیارد دۆلار تەرخان کرا و کات ناڕزایی زۆری تێکەوتەوە بەڵام ئێستا بۆتە شوێنێکی گەشتیاری ئەوەی کە لە دیمەنەکانیش دەیبینن ئەنی ڕۆژانە هەزاران کەس کە گەشتیاری ناوخۆی وڵاتی کۆریا و ئەو گەشتیارانەشن کە لە وڵاتان هاتون بۆ کۆریا بۆ ئەوی کەوا سەردانی ئەو شوێنە مێژووییانە بکەن.这个服务线，自杀的是这一位，自杀的这位，因为受不白之忧，抗癌与世清白，吴正熙的女儿吴景惠 ，OK， 好。什么我们提到的沉船事件，然后玩偶事件的主人公都是这个吴景惠，像李明博。لەو هەڵێکم قسەی لێ دەکەم تەواوی ئەو سەرۆکانەی کە لەم کۆشکە دەسەڵاتیان وەرگرتووە و دەسەڵاتیان کردووە ئەرشیفەکەیان تا ئێستا ماوەی کە دەبینن یەکێک بۆ لەو سەرۆکانەی کە گۆڵپارێز بووە کە لە ماوەی گەنجێتی و تاو کاتێک کە بۆتە سەرۆکیش بە ناوی چواندوو هوان کە لە ساڵی 1930 لەدایک بووە لە 2021 کۆچی دوایی کردم سەرۆکە ئەوی کە دەبینن تا ئێستاش بەشێک لە پاژماوەکانی یاخود ئەو کەلوپەلانەی کە هەی بووە پارێزراوە وەک لە دیمەنەکانیش دیارەوەی کە دەیبینن تۆپێکە ئی ساڵی 1986 ئۆلۆمپیات کە بەڕێوە چوە ئەوەی کە لە دواوی منە دەیبینن مێژووی دەسەڵاتداران یاخود سەرۆکی کۆریای باشوورە لە ساڵی 1945 دەست پێ دەکا تەواوی وێزگەکانی دەسەڵات لە وڵاتی کۆریای باشوور تا دەگاتە دەی پێنجی 2022 کە کۆتا ڕۆژ بووە کە ئەم شوێنە وەکو کۆشتی دەسەڵاتی سەرۆک بەکارهێنراوە ئێستا بۆتە شوێنێکی مێژووی و کەلتوری و خەڵکێکی زۆر گەشتیار ئەوانەی کە لە ناو وڵاتی کۆریان یاخود ئەوانن کە وەکو گەشتیار لە وڵاتان هاتوون سەردانی ئێرە دەکەن ئاشنیان دەکەن بەو سەرۆکانەی کە پێشووتر لە وڵاتی کۆریا دەسەڵاتیان هەبوو و دەسەڵاتیان کردووە کە بەسەر ناوچەکانیان ئەمە شوێنی مێژووی یەکەمی سەرۆکی کۆریای باشوورە وڵاتی کۆریایە کە تا ئێستاش بەشێکی زۆری پێداویستەکانی پارێزراوە پاسپۆرتی ئەو فڕۆکەیە کە گەشتی پێکردووە و بەشێک لەو بەڵگەنامانەی کە بەڵگەنامەی کەسین تا ئێستا ماون جلوبەرژی ڕەسمی کەمی سەرۆکی کۆریا ئێستا و شوێنە بۆتە شوێنێکی گەشتیاری خەڵکێکی زۆر ڕۆژانە سەردانی دەکەن